یەکێک لە هۆکارەکانی بەدەستهێنانی ئەخلاق و ڕەوشتی جوان ئەوەیە هاوڕێتی کەسانی باشکەیت. پێم بڵێ هاوڕێکت کێیە، پێتەڵێم تۆ کێی، زانایان وا دەفەرمون. پێم بڵێ هاوڕێکەی تۆ کێیە، پێت ئەڵێم تۆ کێی. بۆیە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێت المرء على دين خليله فلينظر أحدكم من يخالل. هەر کەسێک لە ئێوە لەسەر دینی هاوڕێکی خۆیەتی، نەک بەس تەنها ئەخلاق و ڕەوشتی، نەک بەس تەنها تەبیعەتی، نە لەسەر دینی هاوڕێکی خۆیەتی. بۆیە دەڵێن الصاحب ساحب، هاوڵ ڕاکێشەرە، ڕاتەکێشێ. مەڵێ تەئسیرم لێ ناکە، مەڵێ وەڵای من نا مهم خۆمم تەئسیری لێم نییە، بەس لەگەڵی هاوڕێمە نانەوا مەڵێ. یان ئەوەتە مؤثرة یان ئەوەتە متأثریت، یان ئەوەتە ئەوی بەرامبەرت کارت تێدەکات، یان ئەوەتە تۆ کاری تێدەکەیت، یان هەردووکیان. فەیان ئەوەتە تۆ کاریگەریت ئەبێ لەسەری، یان ئەوەتە ئەو کاریگەری ئەبێ لەسەرت، یان هەردووکی. فمەڵێ تەئسیرم لێ ناکە، ئەمە قسەیەکی هەڵەیە.